نام اسماعیل عمر عبدالله دانشجوی ربجه شیدم خانه 6 سرخێزان هیچ موچە و معاشێکم نییە بەرکەوتە چەکی کیمیایی بێ معاش یعنی ڕێژەکەم یەک دوو بار بەحسی وشتیان بۆ کردوم ڕێژەکەم 153 بۆ 54 سیەکانم ئەڵە ڕێژەکە و کەم ئەبێت لە 160 بێ لە 2013ەوە وازم لێناوە دەفتەرمێ مانگانە ئەو پەمپۆ وەرەگرم ساڵ بێت ئاماد ئەوەمەیە ئەتر بێت کاریگەرەکەیەوە چاوم زەعیف بووە دانەڕزێنێ دوو جار سووکە جەڵدەی لێیاوم یا کەروکەسابەتی من ئەو ماتۆڕێ و خێرخواز بێکردم مەقەبا و لایلۆنیشت کۆکەم و هیچ موچۆ مەعاشێکم نییە ئەم خانەش بەس عەرزەکەی من بوو ماڵی خێرخوازی موسڵمانەوە بێ ئان خێران بنووسێ بۆیان کرد بۆ وام لێ ناوێ موچە و مەعاش هیچم نییە وەڵڵی بە گەرما بە تەپۆتۆز بە ڕەشەبە بە سەرمە یعنی ئەوەیە سیەکانم خەپاتە لە ساڵی حسێب بکە 50 دەدە ساو 50 ماوە بەزە خۆرە ورم بەرزە و شکری خواکە ئارە بەخوا ئەگەڕم ئیلاکە بم گەرمە خۆرە ئیلاکە بم تەپۆتۆزێ مەخەبە بەزەر سپاس بۆ خۆت شکری خواکە یعنی معخونێت و لە وڵاتێکم پارێ ئاو کارەبا و لێسەنێ دینارە مەعاش نێت یعنی ئەم حکومەتی هەرێمی کوردستانە ماگانە پارێ ئاو کارەبا لە منە سەنێ باجم لێسەنێ سەرانەم لێسەنێ هیچم پێشکەش ناکە داوای ئەهانە پارێ ئاو کارەبا لای نێت یا قەتعەکەین تم فەرموو تۆ مانگی 100,000 بەرێ بام بیدەم باو کارەباکەتە یعنی معقولە تۆم لەم وڵاتە دینارە مەعاش نەبێ 6 سەرخێزان بی بەرکەوتەی چەکی کیمیایی بڵە شمول هیچ ناکە وەڵی بەیانی هەڵەسم پشت بەخوا ئەڕۆم بتە دوکانە و مارکێتانە ماڵە ناوە بێ خوای لە ڕازی بێ یارمەتی مەدەن خەڵکی هەڵەبجەمووی منە ناسی لە بازار ڕامبینن ئێتی ئەم مەقەبایە و لە ناو بازارشا ئیشی بەدەمی و دەستگێڕێکم تەسبیح و چاخۆش تەکڕمەی فرۆشم و یعنی بە هەر نوعەبێ شتێ پێیاکەم بۆ مناڵەکان ئاو بەدەم ڕێوە ئاوا ئەگەڕێن و کۆیەکەین و لایلەم بەجیا و مەقەبا بەجیای تر بەخوا کیلۆی شاران باش و پارەی باشەکە سای کیلۆی 50 دینارەکە 50 دیناری تەبع یعنی ماتۆڕە ئاوا بە هەڵتەقایی بە سەفتەیەکەم 7,000 6,000 ئاو ناوە ئەتە زەحمەتی خۆیە ئەکسماگیان ئێمە وەک دەستگای بەخشی نووسنگی هەڵەبجە لە ڕێی خێرخوازانەوە بڕی ملیۆنە دینارمان بۆیە ناوێن ئینشاڵڵا هیوادارین توانیت کون و کەلەبەرێکی پێ بگریت و ئیسفادەیەکی لێ بکرد ئینشاڵڵا وەکو خۆتان دوای خەریک بۆ موسڵمانان و بۆ ئێمەشکە زۆر سپاسی جەنابتان ئەەکەم دەستخۆشتانی یەکەم بەڕاستی خوا خێری و موسڵمانانە بنووسێ هەر کەسێک بۆ هەر لایەک بووە خوای گەورە پاداشی خێریان باتە بیکات تێشی قیامەت بۆیان ئینشاڵڵا خوای گەورە لیان ڕازی بێ خوا لیان قبوڵکە ماڵیان ئاوا بێ هەر نمونە تازا بێ سوپاسی ئەم دەستگا و ئەم بەخشینەیەکەم بەڕاستی نمونەیان زیاد بێ بەڕاستی داواکەم لەوانەیە کە خۆیان پێیانناون و دەوڵەمەندن ئاوا یارمەتی خەڵک بن و خوا لیان قبوڵکە و خوا لیان ڕازی بێ و خێریان بنووسێ ئینشاڵڵا دەستیان خۆش بێ